بەڵازان خۆشەویستانمان هەمیشە بەردەوام گرنگی دەدەین بە وشیاری یاساییەکان بابەتە یاساییەکانیش لە چوارچوەی بەرنامەی پەیامی ڕۆژدا کە هەموو لایەنەکان هەموو بابەتەکان کە پێوەستە بە سێکتەرەکانی ژیانمانەوە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. وشیاری یاساییش بە هەمان شێوە گرنگە، چونکە هەمیشە بەردەوام مامەڵەمان لەگەڵ یاسادا دەبێت، مامەڵەمان لەگەڵ دادگادا دەبێت، بۆیە گرنگە کۆمەڵێک ڕێنمایی کۆمەڵێک بەرچاوڕوونی زۆر باش سەبارەت بە بابەتە یاساییەکان وەربگرین. جام جارە بابەتێکمان بۆ ئێوەی ئازوو خۆشەویست ئامادە کردووە سەبارەت بە دابەشکاری میراتی لە ڕووی یاساییەوە. بزانین میرات چییە، دابەشکاریەکان چین، یاسا و قوانینەکان چیمان پێ دەڵێن سەبارەت بە میرات، بەوەی کە هەموو لایەکمان وشیار بین و بتوانین بە شێوازێکی دروست بە شێوازێکە یاسا ڕێگی پێداوین ئەگەر میراتێکمان لابێت بە شێواز لە شێوازەکان وەکو خۆی جێبەجێ بکەین. برایەکی گەورەی لە نێو خێزاندا، کەسێکی گەورەی لە نێو بنەماڵەکەدا بە گوێرە و ڕێسە یاسایانەی کە هەن هەموو لایەک حەق و مافی خۆی پێ بدرێت. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک بەشیر محەممەد کە بە شازێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەڵەبجە میوانی بەرنامەکەمانە بەڕێزیان مافناسن گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. کاک بەشی سڵای خوا لەبێ سوپاس بۆم دەرفەتە بە ئێمەت بەخشی. سڵاوی خوا لە جەنابیشتان، سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام، ڕێز و احترامانێ. زۆر سپاس. کاک بەشیر لەگەلەوە دەست پێ بکەین میرات چییە، بە کامە دەوترێت میرات؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان، میرات یەکێکە لەو زانستە گرنگانی کە زانستە گرنگانی ئیسلام کە خوای گەورە لە قورئانە چەندین ئاياتی باس کردووە، ئەحکامەکانی ڕوونکردنەوە بە دەق باسی کردووە و زانستێکی گرنگە و یاساش گرنگیەکی تایبەتی پێداوە. لە یاسای باریکەسیەتی عراقیە چەندین مادەی تەرخان کردووە بە ئەحکامی میرات، هەرچەندە لە یاسا نەچێتە ناو تەفاسیل و وردەکاری بابەتەکانەوە بە زیاتر، بەڵام هەر بە پێی یاسا هەر بە پێی دەقێکی یاسای باریکەسیەتی عراقی ئەو بابەتانی کە یاسا باسی نەکردووە گەڕێتەوە بۆ بنەما شەرعیەکانی ئیسلام. بۆیە پێناسەی یاسا ئەکرێ بڵین بەو شێوازەیە کە جێگرتنەوەی ناچاری میرات لێگراوە بەو مافی بەو مڵک و ماڵی کە هەیەی، واتە کاتێک کەسێک کە ئەمرێت ئەو مافانەی کە هەیەی جێگرەوەیەکی ناچاری هەیە، بەم جێگرەوە ناچاریە بۆ دابشکردنی مڵک و ماڵەکەی ئەکلێن بڵێن پێناسەی میراتە یان زانستی میراتە. زۆر باشە. ئایا کێن ئەوانەی کە میراتیان بەردەکەوێت بۆ بنەماکانی میراتیش چین؟ بەڵێ ئەو کەسانی کە شایستەی میراتیە بن، یعنی ئێمە دوو هۆکاری سەرەکیمان هەیە بۆی کە بڵین میراتی دابەشەکرێ بەسەر ئەم کەسانە. یەک تۆ بێ لەسەر بنەمای هاوسەرگیریەکی دروست هەبێ، یعنی کاتێک کە کەسێک زەواجەکە لەگەڵ کەسێکی دیکە بە عەقدێکی صەحیح، ئەمە یەکێک لە هۆکارەکانی دابشکردنی میراتە. واتە ئەو کەسێک کە بۆ نمونە ژنێک پیاوێک کە عەقدێکی زەواجیان هەیە، کاتێک یەکێکیان ئەمرێ ئەوی دیکەیان بە شەرع و بە قانون مافی میراتی بەرەکەوێ. و دوو هۆکاری دووەم خزمایەتیە. خزمایەتی بەمانە فراوانەکەی هەموو ئەگرێتەوە، یعنی لە باوک کۆڕ، دایک کۆڕ، کچ و خاڵ مام و خزمە دوورەکان تا بەرەو خوار کە ئەچی هەموو ئەگرێتەوە. یعنی واتە دوو هۆکاری سەرەکیمان هەیە بۆ دابشکردنی میرات. ئەویش بابەتی زەواجێکی دروستە لەسەر بنەمای گرێبەستێکی دروست و خزمایەتی قەرابە. یعنی پایەکانی میراتی شکل بڵێن بنەماکانی میرات تۆ بێ بۆی کە بتێ میراتی بەشکەی ئەبێ ڕاستی چەند پایەک تبێت. تۆ بێ کەسێک هەبێ وەکو میراتی لێگیرا و تۆ میراتی لەوەربگری، و بە کەسێک بێ میرات گر بێ، یعنی تۆ ناکرێ میراتی بەشیەم بۆ کەس بکرێ، ناکرێت کەسێک کە نەمردووە تۆ بێ میراتی بەش بکەی. میرات لێگرامان هەیە و میرات گرمان هەیە و مڵک و ماڵەکەشمانێک کە پێڵین تەریکە. ئەمانە پایەکانی دابشکردنی میراتن. بەڵێ کاک بەشیر، کەسێک کاتێک وەفاتەکە یەکەمین هەنگاوی یاسایی چییە دوایەوەی کە کوڕەکانی کچەکانی بۆی بگرنە بەر سەبارەت بە میرات؟ بەڵێ پاشوی کە کەسێک دەمرێ طبعا دوای
پرۆسەی بۆ نمونە ناشتومانە ئەگەر مڵکوماڵێکی هەبێ پێویستە هەندێک دووسێ خاڵێک هەیە ینی ئەو مڵکوماڵانی کە هەیەی پێش ئەوەی کە دەست بە دابشکردن بکرێ کەس و کاری مردووەکە ینی وەرەسەکانی میلادگرەکانی پەنابەرم ڕێگەیە بن ینی تۆ بێ لە پێشە بێی خەرجی ناشتن و تەعزیە و پرسە و ئەو ئیشوکارانی کە بۆ ناشتنی ئەم مردووە هەیە پێویستە خەرجیەکانی لێ دەرکەی مڵکوماڵەکەی پاشان ئەگەر کەسی مردوو قەرزاری کەسێک بوو قەرزەکانی بیتەوە ئەمە چۆن بڵێ خاڵی دووەمە ئەچی بۆ قەرزەکان و دوایەوە دوایەکە قەرزەکانی کەسەکەت دایەوە سێرەکەی بزانی ئەم کەسە مردووە وەسیەتی کردو بۆ کەسێکی دیکە یاننا وەسیە بەمانە فراوانەکەی بەڵام زیاتر وەسیە و ئەو وەسیانن کە چۆن بڵێ کەسەکە بە اختیاری خۆی وەسیەتەکە ئەگەر وەسیەتێکی کردبێ بۆ کەسێک و مەرجەکانی وەسیەت هەبێ ئەبێ ئەو وەسیەتە جێبەجێ بکرێت پاشان ئەو مڵکوماڵی کە ماوەتەوە دێی دابەشیەکەی بەسەر میلادگرەکانە ئەو کاتە کە چۆن دابەشیەکەی یەکێک لە میلادگرەکان دەتوانێت لە محکەمە داوای دەرکردنی دابەشنامەی یاسا دابەشنامەی شەرعی کاوە ئەگەر مڵکوماڵێکی سرف نەبوو بۆ نمونە زەوی میری بوو زەوی زراعی بوو زیاترەوانی کە چۆن بڵێ ئەڕازی میری پەیوەندی بە دەوڵەتەوە هی دەوڵەتن ئەوانە بوو پێویستەکە دابەشنامەی یاساییش دەرکاوەکو یەکەم هەنگاو بۆ دابشکردنی مڵکوماڵەکە بە پێی شەرع یان بە پێی قەسامی قانونی. زۆر باشە یاسای باری کەسێتی عێراقی چۆن مامەڵە لەگەڵ میراتدا دەکات و ئایا بە تەواوەتی پشتی بە ئاینی پیرۆزی ئیسلام بەستووە یاخود جیاوازی هەیە؟ بەڕێزان ئەم بابەتە ئایا تا لە سەد وەکو ئەحکامی شەرعی وایە قانون یان جیاوازە ڕاستی لە قانونی یاسایباری کەسێتی عراقیە ئێمە لە مادەی 86 بۆ 91 تقریبان 6 مادە تەرخان کراوە بۆ بابەتی ئەحکامی میراتی ڕوونکردێتەوە جگە لە وەسیەتیش تقریبان دەمادەیەکی باس کردووە لەم دەمادە ڕاستی من دوو مادەیان ئەتوانم بڵێم پێچەوانەی شەرعە ئەگەر دەرفەتە بێ زیاتر ئێمە و بابەتە ڕوونەکەینەوە کە لەکوێ پێچەوانەی شەرعەوە لەکوێش یەکانگیرە لەگەڵ شەرعە من ئەو دوو بڕگەی لێ دەرکەم باقی تقریبان دەتوانم بڵێم لە 100 وەکو شەرعە کە ئەکرێ ئەو دوو بڕگەی کە پێم وتی ئەم دوو بڕگەیە ئاماژی پێکەمەکە دەرفەت هەبوو ئەو دوو بڕگەیە ئەحکامی تیا بڵێ مخالفەی شەرعە ئەگە دەرفەتە بوو ئینشەڵا ڕوونکردنەوە ئەنا دەین لەکوێ مخالفەی شەرعە و لەکوێش یەکانگیرە لەگەڵ شەرعە. بەڵێ کاک بەشیر هۆی کە گرنگە ئەوەیە کە لە میراتدا کەسێک کە حەق و مافی نەفەوتێ بە گوێرەی یاسا بە گوێرەی شەرع بێ لە کۆمەڵگای ئێمەدا بە خێرایی ینی زۆربەی کات ئەبینین کە لە ڕووی شەرعیەوە زیاتر مامەڵە لەگەڵ ئەم دۆسیایە ئەکرێت هاوسەنگی بپارێزێت لەگەڵ هەردووکە ئەنجام بدرێت یان چۆن نییە ینی لە نێو کۆمەڵگای ئێمەدا. وڵی لە کۆمەلگا الحەمدولله خەڵک متمانەی زیاتر بە شەرعەکە هەیە تا بە قانون هەندێکجار خەڵکیش مڵکوماڵی خۆی دابەشەکە پێشەوەی پەناباتە بەر دادگا لەبەرەوەی لەوە چیە گومانێکی لە دادگا هەبێ یا پێی وابێ کە دادگا بە ناشەرعی بابەتەکەیەک لای یەکاتەوە ئەگینا هیچ گرفتێک نییە و ئەتوانم بڵێم پێشموتی شەرع قانون مخالفی شەرعی نیە لەگەڵ یەک دوو بەرگەی نەبێ من ئەو بەرگانە حەسەکەم بۆ بینەرانی بەڕێزبوونی کەمەوە هەبوو بۆی کە بزانین لەکوێ مخالفی شەرع لەکوێش مخالفی شەرع نییە. ئێمە مادەیەکمان هەیە لە مادەی 92 یاسایباری کەسێتی عراقیە بەرگەی 2 هەڵەسێ قووەیەک هێزێکەدا بە کچی مردوو مەبەستمە هێزێکەدا بە کچ کە هێزەکەی زیاترە لە هێزی کوڕ بۆ بێبەشکردنی میلادگرەکانی دیکە. ئەو بڕگەیە چیە ئەو بڕگەڵێ ئەگەر میلادگرەکان جگە لە ژن یان پیاو یان باوک یان دایک لەگەڵ کوڕا ما باقی دیکە کچ ئەتوانێت هەمووی حەج بکە ینی بێبەشی بکە ینی کچ ئەتوانێت لە قانونە باپیرە بێبەشکە باشە کچ بەمەرجێ کوڕ نەهاتی بێت لەگەڵی بەمەرجێ کوڕ نەهاتی بێت لەگەڵ ینی مردووەکە کوڕێکی لەگەڵان نەبێ ئەگە کوڕێکی لەگەڵان نەبێ کچ ئەتوانێت باپیرە حەج بکە بۆیە
ئەم بڕگەیە واکە چۆن بڵێ مخالفی شەرعە باپیرە بێ بەشەکە کچ ئەتوانێ ئەگەر چۆن بڵێ حاڵەتێکە کوڕ لەگەڵی نەبوو کوڕ مردووەکە یعنی مردووەکە کەسی مردوو میرات لێگیرا و میراتگیری کوڕی لەگەڵان نەبوو ئەو کاتە ئەم کچە چۆن بڵێ قوەیەکی زیاتری هەیە هەموو میراتگرەکانی دیکە بێ بەشەکە کە ئەمەش ئەتوانم بڵێم تا ڕادەیەک ناقانونیە لەبەرچی لەبەری لەوانەیە باوکی مردوو لە شەرعە باوکی مردوو ئەگەر باقی چۆن بڵێ تەریکەی بۆ مابێتەوە ئەگەڕێتەوە بۆ باوک بەڵام لە قانوناوان نییە لە قانونە ئەگەر پاشەوەی کە باوک حسەی خۆی وەرگرت کە یەک لەسەر شەشە لە شەرع و لە قانونە یەک لەسەر شەشی میراتی حسەی خۆی وەرگرت و حسەی کچیش دیاری کراوە باش ئەگەر کچێک بوو یەک لەسەر دوو کژیان زیاتر بوو دوو لەسەر سێی میراتی حسەی دیاری کراوە قانون ینی شرح ئەمانە یەکلایی کردەوە خی گەورە لە قورئان ئەخوی ئەمە یەکلایی کردەوە کە دوو لەسەر سێ یەک لەسەر دوو ئەمانە یەکلایی کردەوە باش ئەگەر تەریکە مایەوە ئایا بۆ کچیان بۆ باوک لێرە قانون داوێتەوە بە کچ بەڵام لە شەرعە بۆ باوکە وەک پێشتریش وتم کچ ئەتوانێت باپیرە بێبەشکە کچ ئەتوانێت قوەی بێبەشکردنی میلادگرەکانی دیکە لە کوڕ زیاترە کە ئەمە تقریبا نتوانم بڵێم یەکێک لەو پرگانەی کە من تێبینیم هەیە لەسەری و چەندین جاری تومە یعنی مەفروضە پێوە لەبەرەوەی کە ئەحکامەکانی پەیوەندی بە میرات پەیوەندی بە حەڵال و حرامەوە هەیە لە نظامی عامە لە قانونا ینی لە نظامی عامە ئەکرێ تاعن لەم بڕگەیە بدەن هەرچەندە پێمان وایە ئەو کاتی کە ئەم هەموارە کرا لە هەرێمی کوردستانە مەبەست لەمە بوو کە چۆن بڵێ وادا بنێ کە کوڕی کچیش وەکو کوڕ هێزی بێبەشکردنی میلادگرەکانی دیکەی هەیە کە ئەمە هەڵەیە واکرێ ئەم تعدیلە ڕاست بکرێتەوە بە شێوازێک لەگەڵ بنەما شەرعیەکان بگونجێ. زۆر باشە ڕێژەی دابشکردنی میرات بۆ ئەندامانی تاکانی خێزان چۆن چۆنی بە چ شێوازێک دەبێت؟ دابشکردن بەعام وەکو شەرعە ئێمە کێن شایستی ئەوانەی کە مافی میراتی وەرەگرن شەرعی و قانونیش تقریبا لەمای وەکو یەکە خی گەورە لە قورئانە 12 چینی داناوە کە حسەکانی دیاری کردووە یعنی پێ لە قانون شاپیاڵێنی ئەصحاب الفروز هەر لە شەرعیشا ئەصحاب الفروز 12 چینن حسەی هەم 12 چینی دیاری کردووە کە لەسەر چەندە بۆ نمونە ژن مرد پیاوەکەی مافی میراتی هەیە پیا و مرد ژنەکەی مافی میراتی هەیە باوک دایکی کەسی مردوو کوڕ کچ حسەکانیان دیاری کراوە کە چۆنە و چۆن نییەوە کچی کوڕ ینی تۆ مردووەکە کوڕێکی هەیە وە کوڕەکەش زەواجی کردو کچی هەیە کچی کوڕ ئەمانە مافیان هەیە وە خوشکی دایک و باوکی خوشکی باوکی و برا و خوشکی دایکیش هەروەها حسەیان دیاری کراوە لە شەرعیشا و لە قانونیشا هەروەها باپیرە داپیرە ئەمانە حسەکانیان دیاری کراوە ما باقی کەمایەوە ئێمە لە قانونە لە شەرعیشا پێڵین عەسەبات ئەگەڕێتەوە بۆ عەسەبەکان عەسەبەش خۆی جۆری زۆرە عەسەبە بالنەفسمان هەیە عەسەبە بالغیرمان هەیە یعنی تۆ کەسەکە دوای باوک عەسەبەکان حسەئین بوو ئەبێت بۆ کوڕ بێت دوای کوڕی کوڕی ئەوا بەشەکرێ بەرەو خواردتر دوای مامەکان خاڵەکان ئەبەو شێوازە بەرەو خوار دێتەوە تا ئینەبێ عەسەبەکان ئەمە وردەکاری زۆر ئەگەر بتەوێت قسەی لەسەرکەی بەڵام بەعام ئەم 12 چینە پێڵێن ئەصحاب الفروز حسەکانیان لە شەرع و لە قانونا دیاری کراوە ما باقی کەمایەوە بۆ عەسەباتە بێن. بەڵێ کاک بەشیر لە هەندێک حاڵەتی تایبەتە کەسێک یاخود گەوری خێزانەکە بە دادپەروەری یان بەشار لە شازەکان نایەوێ میراتەکە دابش بکە یاخود زەوتیەکە بۆ خۆی یاسا چۆن مامەڵە لەگەڵ ئەمە دەکات؟ لە یاسا هەر مامەڵەیە کە بیکەی بەو مڵک و ماڵی کەسی مردووەوە بەتابەتی ئەو مڵکانەی کە ئەو ماڵانەی کە بۆ نمونە عەقارێکت هەیە خانوویەکت هەیە زەویەکت هەیە ئەگەر بتەوێ بیکەی بە ناوی خۆتەوە تەحویلی ناوەکەی بکەی ینی مڵکەتی بگۆڕی بە ناوی کەسی میراتگرەوە پێویستەکە پێش هەموو شتێت و داوای قەسام شەرعی بکەی قەسام شەرعیت نەبێ هیچ ئیشێکت بۆ ناگرێ
بۆیە کاتێک کە یەکێک لە میلادگرەکان بێ بەشەکرێ لەو مافیکە هەیەی خۆی بە میلادگرە زانێ و لەو مافیکە هەیەی ئەگەر ماڵەکە پەیوەندی بە عقارەوە هەبوو یعنی زەویەکە خانوویەکە یان پەیوەندی بە سیارەیەکەوە هەبوو کە پێویستەکە ئەمانە عەقدی شکلین یعنی ئەو گرێبەستی کڕین و فرۆشتنی سیارە خانوبەرە ئەمانە ئەو گرێبەستانن کە قانون شکلێتێکی بۆ واجب کردووە کە پێویستەکە بۆ شکلێتە تۆ بڕۆی تۆ ناتوانانی تەحویلی ئەمانە بکەیت تاوەکو گرێبەستێکت نەبێت وە گرێبەستەکەش تۆ کاتێککە ئەچی کەسی مردوو مڵکەکە سیارەکە خانوەکە زەویەکە بە ناوی کەسی مردووەوەیە مردووەکە خۆی لەوێ نەبێ وجودی نیە کاتە ناتوانانی بیکەی بۆیە ئەڵێ مردووە قڵای قەسام شەرعیەکە بپێ قەسام شەرعی مڵکەکە دابەشێکری ئەگەر هاتوو کەسێکی لە میلادگیرەکان ناوی لە قەسام شەرعی نەبوو بە هەڵە بەیان بە ئەنقەس بێ ناوی دەرکرابێ لە قەسام شەرعی ئەو کەسی کە پێی وایە بێبەش کراوە ئەتوانێت داوای تەڵەبی تەسحیحی قەسام شەرعیەکە بکات داوای ڕاستکردنەوەی بەشنامە یاسایی بەشنامە شەرعیەکە بکات لە محکەمەی ئەحوال شخصی ئەگەر بەشنامەی شەرعی بوو لە محکەمەی ئەحوال شخصی ئەگەر بەشنامەی یاسایی بوو قەسامی قانونی بوو لە محکەمەی بەداعە داوای تەسحیحی قەسامەکە ئەکا لەسەر ئەو کەسی کە قەسامە پێشوەکە قەسامەکەی بە هەڵە دەری کردووە لەسەر ئەو کەسە داواکە تۆمارەکە یان لەسەر یەکێک لە میلادگرەکان پاشەوەی کە قەسامەکە دەرکرا قەسامی نوێ دەرکرا و ناوی ئەو چۆ ناو قەسامی شەرعیەوە ئەو قەسامە شەرعیە باتە ئەگەر مڵکەکە فرۆشرا بوو بۆ نمونە دایری تاپۆ تەحویل کرا بوو تۆ قەسامەکە باتە قەراری محکەمە و قەسامەکە باتە مڵکەی دایرەی تاپۆ ئەو کاتە بە نسبەتی حسەی خۆیەوە استحقاقی خۆی چەندێکە ئەو استحقاقی بەشی خۆی بەناوەکرێت دایری تاپۆ زۆر باشە کاک بەشیر زۆر جار داوا لە بەڵام بیرم نەچێ ئەگەر مڵک و ماڵەکە پەیوەندی بۆ نمونە عەفومکە ئەگەر ماڵی کەسی مردوو بۆ نمونە پارەیەکی نەقدیە لە ماڵەوە هەیەی ئەم پارە نەقدیە چۆمڵە هیچ پەیوەندی بە دام و دەستگایەکی حکومەتەوە نییە بۆ نمونە لە ماڵەوە دایناوە بێبەش کراوە ئەو کاتەوە بابەتێکی دیکەیە تۆ بێ لە محکەمە بیسەربێنی کەم کەسەوەندە پارەی هەبووە منی بێبەش کردو لەو مەوزوعە ئەمەیان جیاوازە لەوەی کە مەوزوعی فرۆشتنی خانوویەک بە یان سیارەیەک بێ بەڵێ فەرموو کاک بەشیر زۆر جار لەلایەن براکانەوە داوا لە خوشەکانیان دەکرێت کە لە میراتەکەیان خۆش بن واز لە میراتەکەیان بن ئەمە لە ڕووی یاسایی و چۆنی مامەڵی لەگەڵا دەکرێت ئەگەر کەسێک بێوێ کە خۆی بێبەشکا لە مڵک و ماڵی کەسی مردوو بۆ نمونە کچێک بێوە بڵێ من نامەوێ مڵکی باوکم وەرگرم ئەمێ بیدەمە براکەم بیدەمە خوشکەکەم یان بیدەمە دایکم کەسێکی دیکە تۆ بێ بەڵگەنامەی لێ دەرچوون لەو بەشە وەرگری یانی حجەی تەخارجی پێڵن حجەتول تەخارج تۆ لە محکەمە داوای دەرکردنی و حجەیەکەی ئەو کاتە تۆ بە ڕەزامەندی خۆت ئەمەت کردووە ناکرێ استقراری معاملات ناخوازێت تۆ بڵێ من بەشی خۆم لە دەرەوەی محکەمە نامەوێ بیدەم نامەوێ ئەیدەم بە خوشەکەم ئەیدەم بە براکەم یان ئەیدەم بە دایکم یان بە باوکم بە کەسێکی دیکەم لە دەرەوە خۆت اتفاقی بکەی و دوای 10 ساڵی دیکە 5 ساڵی دیکە 20 ساڵی دیکە دێی ئەڵێ وەڵایی من بەشم هەیە بۆیە قانون ئەو کاتی اعتیبار بۆم بابەتانە دانێت کە تۆ بە ڕێگەی ڕێکاری یاسایی خۆی ئەم ڕێکارە ئیشارە کرابێ ئەگەر تەوێت کەسێکەوێ لە چۆن بڵێ خۆی نایەوێ مڵک و ماڵی کەسی مردووەکەی وەرگێ بیدا بە کەسێکی دیکەیان ئەبێ لە محکەمە داوای حجە تەخارجکە لەسەر بنەمای حجە تەخارجەکە لی دەرچوو پشکەکەی ئەوە گوازێتەوە بۆ کەسی کە خۆی ئەوێ هێگمان کاک بەشیر ئەگەر باز لەوەش بکەین کە لە میراتدا بە شێوازی لە شێوازەکان شێوازی دابەشکاریەکە لە دادگاوە ئەنجام ئەدرێت یاخود چۆنیە شێوازی ینی وردەکاریە و دابەشکاری کە هەیە دادگا یاخود باوڵین دادوەرەوە دائانێت بەڵێ وەکوتم پێشتر وتم ئەگەر کەسێک کە مرد یەکێک لە میلادگرەکان دەچێتە محکەمە ئەگەر قەسام شەرعی دەرکاتێتە محکەمەی ئەحوال شەخسی و ئەگەر قەسامی قانونی دەرکا ئەچێتە محکەمەی بەداعە داوای دەرکردنی ئەم قەسام شەرعیە یان قەسام قانونیەکە ئەلەوێ تۆ بێ حجە وەفاتی کەسی مردوو ببەی بەڵگەی وەفاتنامەی کەسی مردوو ببەی دوو شاهید ببەی سوورەت قەید ببەی بزانی و لەگەڵ دوو شاهیدە بزانین ئەم مردووە کەی مردووە و میلادگرەکانیشی کێن شایەتەکان بۆ ئەوانە بێ بزانین میلادگرەکانی کێن و کەی مردووە چه بڕوارێک ئەم کەسە مردووە دوجار لەسەر بنەمای ئەم دوو شایەتە
میلادگرەکان دیاری ئەکرێ کە میلادگرەکان دیاریکە مۆزەفی تایبەتمەند هەیە لە محکەمە ئەو دوو محکەمەیە هەڵەسێ بەوەی کە لە ڕووی قانونیەوە ئەم پشکانە چۆن دابەشەکرێ ئەوان دابشی ئەەکەن بەسەر لە قەسامەکە ئاماژەی پێەکەن بۆ مناڵێن کاکە 100 پشکە 20 هی کچێکە 40 هی کوڕێکە ئەوا بەشەکەن هەمووی بەشیەکەن بەپێی ئەو پشکانی کە قانون دیاری کردووە شەرعیش دیاری کردووە بەشنامەی شەرعی و یاسایی دەرەکەن دوای دوجار دادگای بەڕێز دادوەری بەڕێز هیچ لەسەر ئەو قەسام شەرعی و قەسام قانونیانەکە بەڵێ باسی ئەومان نەکرد کە تەمەنیان نەگەشتوتە 18 ساڵ یاخود منداڵن بۆ میلاد ئەمە یاسا چۆن مامەڵە لەگەڵەوانە دەکات ئەوەی کە پەیوەندی بە مافی مناڵی قاسرەوە هەبێ طبعاً تەمەنی هەر یەک لە میلادگرەکان لە قەسام شەرعیەکە دەرەکەوی و ئەزانی چەندە ئەوەی کە خوار 18 ساڵ بوو ینی بە قاسردان لێ مافی ئەوان بۆ نمونە ئەگەر پەیوەندی بە خانوبەرەوە هەبوو بۆ نمونە زەویەکە خانوویەکە یان سیارەیەکە مافی ئەوان تەحویل ناکرێ بۆ ئەو کەسی کە ئەوێ ئەم مڵک و ماڵی کەسی مردوو بکڕێت یان بیکا بە ناوی خۆیەوە تا ئەو کاتی کە ئەگەر بێ بیفرۆشێت تا ئەو کاتی کە مافی قاسرەکە نەدا واتە مافی ئەوان مافی منداڵی قاسر قانون زۆر مصرە لەسەرەوەی کەوە حکامی دابەتی وەداناوە لەسەرەوەی کە مافی منداڵی قاسر پارێزراوە تا ئەو کاتی کە تەمەنی ئەگاتە سەر و 18 ساڵ بۆی بە ئێرادی خۆی بێوێت چۆن مامەڵە لەگەڵام بینە بکات چۆن لەگەڵام مڵک و ماڵی کە کە وەکو حەقێک بۆی ماوەتەوە بۆیە ئەوەی کە پەیوەندی بە خانوبەرە و زەویەوە هەبێ و کە پەیوەندی بە سیارەوە هەبێ مافی مناڵی قاسر تەحویل ناکرێت تا ئەو کاتی کە حەقی ئەمانە لە دایرەی ڕعای قاسرین داینەنەی حەقی ئەم مناڵانە پشکەکەی چەندێکە دانەنرێ هیچ مامەڵەیەک بەوانەوە ناکرێ زۆر باشە کاک بەس بۆیە مافیان پارێزراوە و قانون ئەمە بکەینە کۆتا پرسیار زۆرجار لە دەرەوەی یاسا بە شێوازی عشاری و سوقی عشاری ئەم بابەتە هەنگاوەکانی ئەگیرێتە بەر و میرات دابش دەکرێتەوە لە یەکێک لە هەنگاوەکاندا لەوانەیە کێشە دروست بێت و بگەڕێنەوە بۆ یاسا و دادگاکان ئەمە چۆن چۆنی مامەڵی لەگەڵدا دەکرێت وڵای لەو حاڵەتی کە میلادگرەکان لەنێو خۆیانە ئیتیفاقێکیان کردووە ئەم ئیتیفاقە تا ئەو کاتی ئیشی پێکرێت تا ئەو کاتی پێچەوانەی یاسانە بێ کە پێچەوانەی یاسا بوو ئیشی پێ ناکرێت بۆ نمونە میلاد لێگیرا و کەسی مردوو 5 دەفتەر پارەی بێجێماوە ئەمە ئاساییە تۆ لێنەوە خۆتان ئیتیفاقێکەکەن و بڕۆن بەڵام تۆ سیارەیەکت هەیە خانوویەکت هەیە ئەم خانووە دوجار مەفروزە لەسەری بەپێی قەسام شەرعی تۆ مامەڵە لەگەڵ ئەمانە بکەیت ناکرێت تۆ بێی هینیکەی بڵێ وەڵایی ئیتفاقمان کردووە ئەم سیارە بۆ منە و تەحویلی کەم نا پێویستەکە لەسەر بنەمای قەسام شەرعی ئەم هینە بکەی ئەم مڵکە ئەم ماڵە بکرێ بە ناوی میلادگرەکانەوە بۆیە ئیتفاقەکە تا ئەو کاتەیە کە مخالفی یاسانە بوو کە مخالفی یاسا بوو ئیش بە هینەکە ناکرێت لەبەری لەوانەیە ناکۆکی ڕوو بدا ناکۆکیش کە ڕوویدا ئەو کاتە پەنا بنە بەر محکەمە شەگەڕێتەوە بۆ بنەوانەی کە قانون ڕێکی خستووە کە قەسام شەرعی و ئەحکامەکانیەتی لە قانونەکانە دەست خۆش بە کاک بەشیر نازانم ئەگەر شتێکمان مابێت بیرمان چوو بێت یان شتێکی گرنگتر جەنابەت پێت خۆش بە باسیکەی ئەمە لە خزمەتیان لە کۆتاییدا وەڵایی دەست خۆش بێ بەڵام بابەتێکەیە کە هەستە هەندێک جار خەڵک لەوە چێ خەڵکی عام مەبەسمە بەر چاوڕوونی نەبێت لەوەی کە قەسام شەرعی لەگەڵ قەسام قانونیە فەرقی چییە بۆ پێیان وایە کە وتیان قەسام قانونی لەوە چێ وابزانن وەکو قانونە مامەڵاکرێ بەڵام قەسام شەرعیەکە لەوە چێ وەکو شەرع بێ نا ئەمانە تقریبا چوارکەن جیاوازیەکیان هەیە جیا لەوەی کە ئەو محکەمەی کە قەسامەکان دەرەکات جیاوازە محکەمەی قەسام شەرعی محکەمەی ئەحوال شەخسیە قەسامی قانونی محکەمەی بەدا ئەمە دەرەکە بەڵام پشکی میلادگرەکان بەپێی ئەم قەسامە جیاوازە بۆ نمونە بەپێی قەسام شەرعی ئەو ماڵانەی کە مڵکی سرفی خۆتە تۆ خانوویەکت هەیە تاپوێ سیارەیەک تێ بە ناوی خۆتە بە ناوی کەسی مردووەیە ئەمانە بەپێی قەسام شەرعی دابەشەکرێ بەپێی قەسام شەرعی پشکی کوڕ و کچ بەپێی قاعدەی للذەکەری مثل حەظ الأنثیین دەبەشەکرێتەوە پشکی کوڕ دوو ئەوەندەی پشکی کچە بەڵام تۆ زەویەکی زراعیت هەیە ئەم زەویە مڵکی وەزارەتی داراییە تۆ تەنها حەقی تەسەڕوفت هەیە لەسەر ئەم زەویە یعنی مڵکیەتی تامی زەویەکە بە ناوی تۆ نییە بە ناوی کەسی مردووە نییە تەنها حەقی تەسەڕوفت هەیە ئەم حەقە تەسەڕوفە
بەپێی قەسام قانونی مامەڵەی لەگەڵاکرێ بەپێی قەسام قانونی کاتێک کە بەپێی قەسام قانونی مامەڵاکرێ کوڕ و کچ وەکو یەکە بن کوڕ و کچ میراثەکان وەکو یەک کە پێم وایە هەندێک جار ئێمە لە عورفی کۆمەڵگەی خۆمانە ئەو زەویان زراعیانەی کە دابەشی ئەەکەین سێرەکەی کوڕ و کچ بەپێی قەسام شەرعی مامەڵەی لەگەڵاکەن لەبەر ئەمە مڵکێتێکی سرفی کەسی مردوو نییە و تەنها حەقی تەسەڕوفی هەیە باشترە خەڵک چۆن بڵێ بەپێی قەسام قانونی مامەڵە بکات لەگەڵەمە و هەروە نەک پڕی پشتی کوڕ و کچ پشتی ژن و پیاویش وەکو یەکە واتە ئەگەر ئێمە لە قەسام شەرعی ژن شایستەی یەک لەسەر هەشتی میراتی ئەبێ ئەگەر مناڵی هەبوو ئەگەر مناڵی نەبوو چە لە خۆی چە لە مێردی پێشووی بۆ نمونە ئەگەر زەواجی کردی بێت بە پێشتر یەک لەسەر چوارە بەپێی قەسام قانونی وانە بەپێی قەسام قانونی وەکو پیاو ئەبا ئەگەر مناڵی هەبوو یەک لەسەر چوارە میراتی ئەبا و ئەگەر مناڵیشی نەبوو یەک لەسەر دوی میراتی ئەبا وەکو پیاو ئەمە بۆ ژن و پیاوی شاوانێک تەنها بۆ کوڕ و کچ بۆیە پێویستە خەڵک هۆشیار بن لەو بابەتانەی کە دابەشی ئەەکەن جیاوازی بکەن ئایا ئەو مڵکەی کە تۆ دابەشیەکەی حەقی تەسەڕوفی تامت هەیە لەسەر و حەقی تامت هەیە بەسەر و مڵکەوە یان نا ینی خانوویەکە و تاپۆکەی بە ناوی کەسی مردووەیە سیارەیەک و بە ناوی ئەوەیە پارەیەک و لە ماڵەوە ماوە جێماوە هی ئەوە یان فەرقی هەیە تۆ باخێکت هەیە زەویەکت هەیە تەنها حەقی تەسەڕوفت هەیە مڵکیەتی عەرزەکە هی دەوڵەتە لەم حاڵەتانە بێ جیاوازی بکەی لەگەڵەوەی کە ئیش بەکام قەسام شەرعی بکەی یان قەسام قانونی بکەی دەستخۆش سپاس بۆ بەشیر محەممەد مافناس کە لە هەڵبجەوە لەگەڵمانە بووی دەستخۆش